تسوير أو بناء شاخهم أزل سخرين يجنا بينا خانو بەشێکی زۆری ئەم زەویانە لە ماوەی ڕابردوودا داهێنرابوون بە بەروبوومی دانەوێڵا، بەڵام لە ساڵی 2005ەوە تا ئێستا پرۆژەی وەرگرتنەوەی زەوی لە جوتیارانی دەربەندیخان دەستی پێکردووە و لەو ماوەیشدا 37 جوتیار زەویەکانیان لێ وەرگیراوەتەوە، ئەویش بە مەبەستی دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و تەرخانکردنی بۆ چەند کۆمپانیایەکی دیاری کراو. لە ئێستاشدا زیاتر لە 40 جوتیار لەژێر هەڕەشەی لێسەدنەوەی زەویەکانیانن کە ئێمە جوتیارین زیاتر لە 100 ساڵم زەویەکان بەدەستەوەیە لە کانساردا. ئێستا بەنای بەرهێنان و یانوێت دەستی بەسەرا بگرن. ئێمە شۆکو جوتیار خۆدەزانین خەڵکیژیان لەسەر جوتیاریە. ئەم وڵاتە وڵاتێکی نەوتیە کشتتوکاڵیشی هەیە. ئێستا خەڵکیانی وڵاتانی دنیا گەڕاندوە بۆ کشتتوکاڵ. چون کشتتوکاڵێکی لە نەوت مهمترە کشتتوکاڵ. ئەجا لە شای دەربەندیخانە ئەزمەی سەکەن نیە کاکە. فەرموو سەیری ئەو هەموو ئەرزە بۆ شەکل دەربەندیخانە. هیچ ئەرزێکی ئینجا سەخەریمانە ئێمە ئەو بناری ئەو شاخەمی ئەرزی سەخەریە. هەزاران خانووی جێ تێبێتەوە. ئەلێن کاکە بۆ ناچی بۆی خانووکە ئەڵەوەڵا ئەم تەختکردنی گەرەکە و پارێکی زۆری تێچێت. سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کردووە نوێنەری جوتیارەکان لە کۆبوونەوە لە ئەنجومەنی وەزیرانە بەشدار بووین و سەردانی سەرۆکایەتی هەرێمی کوردستانمان کردووە بۆ ئەوە کڵێشەیەکیان نووسی ئەو کات خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەی جوتیاری کە خۆیان بەدەمی خۆیاوتیان یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند خاڵێکە کۆی ئەو کێشانیان بە چارەسەرکراوی هێشتەوە چارەسەر کرد. یعنی یەکێک لەوانە ئەوەیە کە ئەم زەویانێک کە ئێساکە نەک زەوی زەراعی ئەکرێ بە ناوی شارەوانی ئەو زەویانێکی کە بە ناوی شارەوانیوە بۆ بەرژەوەندی بوژانەوەی کشتتوکاڵ بگرێتەوە بۆ خاوەنەکانی. بەڵام بەداخەوە ئەو ئێستا تازە بە تازە ئێمە کاتی خۆی داوامان لە بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی دەربەندیخانە کرمان و ئیشمان بۆ بکەنەوەی خەریتەمان نییە. ئێساکەوە هاتوون خەریتەیان هەیە و ئیشیان کارمەندیان هەیە و ئیشەکەن بۆی کە زەویەکانە ناوی جوتیارەکانەوە بکرێ بە ناوی کۆمپانیاکەوە. لە هەمە کەشارەبێت و ئەمە بۆ لایەنی باقوڵی گەشت و گوزاریان مەبەست بەکاربهێنرێ. بەپی زانیاریەکانی پەیام تا ئێستا زیاتر لە 200 دۆنم زەوی لە جوتیارەکان سەنراوەتەوە بۆ کەرتی تایبەت، بەڵام تەنها چەند دۆنمێکی کەم کراوە بە یەکەی نیشتەجێبوون. بەڕێوەبەری کشتتوکاڵی دەربەندیخانی گەرانن لە سوودوەرنەگرتنی لایەنی پەیوەندیدا لە ناوچە بەندەڵانەکان بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون. بەردەڵانێت کە دەکرێت بەکاربهێنرێ بۆ ئەوە یەکەی نیشتەجێبوونی لەسەر دروست بکرێ و زەویە کشتتوکاڵەکان و خۆی بمێنێتەوە. بەڵام بەداخەوە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەو وارە دەتوانم بڵم لاوازە لە بەرامبەر کۆمپانیەکان زەویە کشتتوکاڵەکان زیاتر بەکاردێنرێت. خاڵی دووهەم ئەو زەویانە تاکو ئێستا شوێندەستی جوتیارەکانی لەسەر جوتیارەکان بەکاری دێنن بۆ بژێوی ژیانیان و خزمەتی دەکەن و دەیکێڵن پەیینی پێوە دەکەن بەرهەمی لێ هەڵدەگرنەوە کە زەویەکان زەوی بپیت و زەوی شیاون بۆ ئەوی بۆ کشتتوکاڵ بەکار. هەر جوتیارێک زەویەکانیان لە 10 دۆنمەوە دەست پێ دەگاتە نزیکەی 30 دۆنم. تا ئێستاش قەرەبووی جوتیارە زیانمەندبووەکان نەکراوەتەوە و ئەو جوتیارانەشی ئێستا مەترسی لێسەندنەوەی زەویەکانیان لەسەرا ڕەتی دەکەنەوە ملکەچی بڕیارێکی لەو شێوە بن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.